تەنانەت ئەبوو تاالبی مامی پێغەمبەر صلی الله عليه وسلم باوکی ئیمامی عەلی ئەبوو ئیبن القەیم ئەفەرمێ ئەم پیاوە چەندین ساڵ پێغەمبەری گەورە کرد پاشان کە بوو بە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە 40 ساڵان چەندین ساڵ ئەم دیفاعی لێ کرد بەرگری لێ ئەکرد سبحان الله کاتی سەرمەرگی هاتە پێشەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر داوای لێ کرد ببێ بە مسلمان نەبوو بە مسلمان حەزیش کرد بەڵام دوو کەسی نەکبەتی هاوڕێی لە لەپاڵیا بوون ئەبوو جەهل وەکێکی تر هانیان ئەدا لەسەر ئەوەی ئەبوو تاالب بە قسەی محەممەد دەکەی دینی بابا پیرانت واز لە ئەهێنی بەجێ ئەهێڵی ئەویش لە ئاخر شتە وتی من لەسەر دینی بابا پیرانم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموو مامە گیان بڵێ لا إله إلا الله با من لە ڕۆژ قیامەتە بێتە بەڵگەیەک بەدەستمەوە لە لای خوای پەروەردگار بەڵام ئەو نەیوت هۆکارەکەشی هاوڕێی خراپ بوو هۆکارەکەشی تێکڵاوبوونی ئەو بوو لەگەڵ کەسانێکی خراپە بەڕاستی هاوڕێی خراپ خۆشەویستەکانم وەکو تراوە الصاحب ساحب الصاحب بەصاد ساحب بەسین یعنی بەڕاستی هاوڕێی خراپ و تێکەڵی خەڵکانی خراپ ڕاتەکێشێ بە دوای خۆیان ڕاتەکێشێ هاوڕێی خراپ ڕاتەکێشێ الصاحب ساحب إن الصاحب جسر إلى الرحمة أو اللعنة هاوڕێتی کردن پردە یا بۆ ڕەحمەتی خوا یا بۆ لعنەتی خوا جا ئەبێ ئاگامان لە خۆمان بێ خۆشەویستەکانم خوای تەعالا لە قورئانی پیرۆزە سورەتی فورقان ئاەتی 27 و 28 خوای تەعالا ئەفەرمێ ويوم يعض الظالم على يديه يقول ئای لە ڕۆژی قیامەتە کەسانێکی ستەمکار قەپ ئەکەن بە هەردوو دەستیانە نەک بە پەنجەیەکە ئینسان کە پەشیمان بێ قەپ ئەکاتە پەنجەیەکیە بەڵام ئەو هەردوو دەستی ئەگازێ ئەڵێت یا لەیتەنی اتخذت مع الرسول سبيلا ئەڵێ خۆزگایە لەگەڵ پێغەمبەرە ڕێگای ڕاستم بگردایەتە بەر يا ويلتا ليتني لم أتخذ فلانا خليلا ويل نقبتي قرب سريب ومن خزقا قد فلانا كسم نكر دايتا هاو دمو دوستي خوم خوش يسكانم مفسرين ألين أم آيات لباري دو هاوري كلمكيا لەگەڵ پێغەمبەرە ئەژیان لە خزمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو کەس بوون ئوبەی کوڕی خەلەف عوقبەی کوڕی ئەبی موعیت زانایان ئەفەرمن ئەم دوانە زۆر بە یەک ڕەفیق بوون ماوەیەک عوقبە دوور ئەکەوێتەوە بۆ سەفەرێک ئەچێ ئوبەی بەهۆی ئەوە لە عوقبە دوور کەوتەوە نزیک ئەبێتەوە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم نزیک ئەبێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و دێ جارجار گوێی لێ ئەگرێ زانایان ئەڵێن تەنانەت ئیمانیشی هێناوە هەنێکیش ئەڵێن ئیمانی نەهێنابوو خەریک بوو ئەوە لەوە بوو ئیمان بێنێ کاتی هاوڕێکەی گەڕایەوە عوقبە گەڕایەوە خەبەری بیست کە ئەو ئەڕاتە مەجلیسی پێغەمبەر و ئەسحابەکانی دائەنشێ لەپاڵ مەکەیە لەپاڵ کەعبەیە زۆر بێتاقەت بوو گەیشت پێی مەرحەبای کرد مەرحەباکەی جواب نەدایەوە وتی بۆ مەرحەباکەم جواب نادەیتەوە عوقبە وتی لەبەر ئەوە تۆ ئەڕۆیتە لای محەممەد دائەنشی ئێژن خەریکە شوێنی دینەکەی محەممەد ئەکەوی ئەمیش زۆر هاوڕێتی لەگەڵا بوو زۆر خۆشەویست وتی بابەوان نییە و تۆ من بەس ئەیتر دەستی کردە وەکو بڵێ ماساوکردن بۆ ئەوەی ئەو قسەی لەگەڵا بکە وتی نا من قسەت لەگەڵا ناکەم بەو مەرجە قسەت لەگەڵاکەم ئەبێ بچیت لەناو مەجلیسی محەممەدا لەوێ دەستکەی بەجمێندان بە محەممەد وە قسەی ناشرینی پێ بکەی تەنانەت تفیش بکەیتە ناو چاوانی لا حول ولا قوة إلا بالله ئەمیش کەوتە مووقفێکەوە چی بکات تا حەدێکی زۆر حەقی و ڕاستی بۆ دەرکەوتووە کە محەممەد ڕاستەکە لەو لاشەوە دۆسایەتی و خۆشەویستی لەگەڵ ئەما هەیە و ئەترسێ لە دەستی بدا زۆر خۆشەویست
لآخيرا أبي براورد كيكيك يلبجيري يا أمان إسلام بونو شوين كوتني في غمر صلى الله عليه وسلم ووازل هاوريتي عقبة بيني يا أبي بعكسوا أم هالبجيري وهاوريتي أم هالبجيري وازل دينك في غمر بيني صلى الله عليه وسلم وكاريك يجبكا كبري لعنتي خواو في غمرك بكويتا قيامت بداخوا زور بداخوا أمي ترياني هالبجارد أمي ترياني هالبجارد وشو لمجلسي في غمرة صلى الله عليه وسلم لباري كعبيا دسي كده قصي ناشرين وجويندان حتى علماء هندي كان ألين تفشي كده في غمر صلى الله عليه وسلم بلام تفكي بو خوي قرايو وبري لعنتي خواو في غمري خوا كود صلى الله عليه وسلم بهوي هاوري خرابوا جاهندي المفسرين عكسي كنوا ألين عقبها تو إيمان بيني وبي واي بيوتوا بلام إيتر كيشنية مهم أو دو هاوري يكي كان ايانويز بين سر ريقا بلام اوي تريان بو هو كار كنين سر ريقا جا خواي تعالى ام آيتي لباري اوان ودابزان افرمي ويوم يعض الظالم على يديه يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا يا ويلتى ليتني لم اتخذ فلانا خليلا بینیتانە خۆشەویستەکانم چی مصیبەتێکە هاوڕێی خراپ چەند کەس لەم ڕۆژگارەی خۆشمان بەهۆی هاوڕێی خراپەوە ئاوای بەسەردێ ڕاستە ئیسە پێغەمبەر صلی الله عليه وسلم نییە نەلاومانە وەکو جسم وەکو لاشە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو بەرنامە و دین و سنەتەکانی هەر هەمووی مەحفوظ و پارێزراوە خەڵکانێک بزەبت بە هەمان شێوە هاوڕێی خراپ هەڵەبژێرن و ئەیدەن بەسەر دینەکەی خوایە بويا خواهي تعالى آوا براورد من بوكا لسورة توبيا قل إن كان آباؤكم وأبناؤكم حتى آخر آياتك أحب إليكم من الله ورسوله وجهاد في سبيله براوردتك كاميان هلا بجيري أم يا أو هاوري خرابكان ريقا خرابكان أواني كواهان تدن بو خرابا أو مجلس خرابان هلا بجيري يا مجلسي دوستاني بيغمري خواه صلى الله عليه وسلم كاميان هلا بجيري خواه تعالى لقرآن أفرمي الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين سورة الزخرف آياتي 60 أفرمي دوستان للروج قيامتا هاو دمكان دوستكان همويان أبن بدجمني يك للروج قيامتا أبن دجمني يك سبحان الله لم دنيا دوستي جان بجاني بود للروج قيامتا أبن بدجمني يك إلا دوستانك لبر خاطري خوايا كان خوش بيت إلا المتقي